بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەپێی زانیاریەکان وا بڕیارە سبەی سەرۆکیەکێتی و سەرۆکی پارتی کۆبوونەوە و تاوتوێی پرسی سەرۆکۆماڵ و سەرۆکۆمار و کۆمەڵێک پرسی تایبەت بە بارودۆخی یاریمی کوردستان بکەن. هەروە لە ئاسی عێراقیش چوارچەوەی هەمانگی لە هەوڵدایە لە هەفتەی داهاتوو بۆ ئەوەی کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکاتەوە بۆ حکوومەتی نوێ عێراق پێک بهێنرێت و هەڵبژاردننی سەرۆکۆمار بەڕێوە بچێت. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا پارتیویەتی لەسەر پرسی سەرۆکۆمار ڕێک دەکەون و ئایا دەتوانرێت هەفتەی داهاتوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بکرێت ئەی سەدرەکان بەنیازی چین. لە بەشی یەکەم لە نیم سەعاتی یەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق سەرم پرسە دەکەین و لە بەشی دومیش میوانێکی ترمان دەوێت. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەندێک زانیاری باز لەوە دەکەن گوایە سبەی وا بڕیارە کۆبوونەوەی سەرۆکیەتی و پارتیە بێت پێ دوایە کۆبوونەوە کە بەڕێوە بچێەوە پارتیویەتی لەبارەی سەرۆکۆمارەوە لە یەکەوە نزیکن. بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام. یەکێتی و پارتی ماوەیە کە گفتوگۆیەکی چڕوپڕیان دەست پێ کردووە، کۆبوونەوەکانیان بەردەوامە و چاوپێکەوتنیان بەردەوامە لەسەر ئاستە جیاجیاکان، چ لەسەر ئاستی باڵا، چ لەسەر ئاستی مەکتەبی سیاسی، چ لەسەر ئاستی تردا، بە مەبەستی چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوانیاندا هەیە و بڕیاردان لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پێشهاتە نوێیانەی عێراق و چۆن لەگەڵ لایەنە سیاسیەکان چۆن هەوڵ بدەن کە بەیەکەوە بەهێزەوە بۆ هەم بۆ دانیشتی پەرلەمان و هەم بۆ پێکردنانی حکوومەتی عێراقیدا. بۆیە ئەم کۆبوونەوانە و ئەم گفتوگویانە نێوان هەردوو لایەنە یەکێتی و پارتی نیشانەیەکە بۆ ئەوەی کە بەڕای من زۆر نزیکن لە ڕێککەوتن لەسەر هەموو بابەتەکان، چ لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە، چ ئەو بابەتانەی کە پەیوەستن بە بەغداوە. بۆیە تەوەقع دەکرێت، چاوەڕوان دەکرێت کە ڕێککەوتن لەسەر یەک لەو شتانەی کە باڵێن مەسەلەی سەرۆکۆمارە بکرێت. باشە، بەس کاکتۆر مەسلەی سەرۆکۆمار تا ئێستا ڕێککەوتنی کۆتایی لەسەرکراوەندەی کە بەڕێزت ئاگاداربی یاخود لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون باسی کۆبوونەوەی سپەش دەکرێت، ینی پێ دوایە بگەن بە ڕێککەوتن؟ وەکو هەموو لایەک دەزانن کە تا ئێستا هیچ ڕاگەاندراوێکی فەرمی نییە، نە لە یەکێتی نە لە پارتی لەسەر ئەو بابەتە، تاکو ئەو لەحزەیەش هەر لایەنێک پەیوەستە بە کاندیدەکەی خۆیەوە و سوورە لەسەر کاندیدی خۆی، بەڵام لە هەوڵدان هەوڵ لە ئارادایەکە لە گفتوگۆکان کە یەک کاندیدی هاوبەش لە بۆ هەردوو لە هەبێ بۆ سەرۆکۆمار. تا ئەو لەحزەیە ئەم کاندیدە دیار نییە و با بڵێن ڕانەگەێنراوە، بەڵام تەوەقع دەکەم من کە لە ئایندەیەکی نزیکدا بگەنە ڕێککەوتنێک وە ئەم کاندیدە ڕابگەێنرێ. باشە، ئەو زانی ڕێنی کە لای بەڕێز تەیان خۆدەکو پێشبینیت کێ دەبێ و کاندیدا؟ هەر دکتۆر بەرهەم دەبێت، ڕێبەر ئەحمەد دەبێت، دکتۆر لەتیف دەبێت، یاخود باسی سربەخۆش دەکرێت وەکو حاکەم ڕزگار؟ پێشبینی جەنابەت چۆنە؟ بێگومان یەکێک دەبێت لەو کاندیدە کوردانەی کە ئێستا با بڵێن کاندیدن بە فەرمی کاندیدن بۆ لە پەرلەمانی عێراقدا کە ناویان هەیە، یەکێک لەوانە دەبێتە کاندیدی کورد بۆ ئەو پۆستە. باشە، بەس وەکو پێشبینی خۆت دکتۆر کامیان چانسی زیاترە ئێستا لەو کاندیدانەی کە بڵێن پێشتر خۆیان تۆمار کردووە بۆ؟ باوڕ کە پێشبینیەکان ینی زۆر جار لە عێراق و لە کوردستان پێشبینیەکان نایەتە جێ، لەبەر ئەوەی مفاجعات ئەوەندە زۆرە، شتی تازە ئەوەندە زۆرە، تەوەقعات باڵێن بە پێچەوانەکەی دەردێستەوە، بۆیە ئینسان ناتوانانی پێشبینیش بکە. بەڵام ینی ئەوەی کە دەتوانین بڵێین
بەتەوەقوعی من بە بۆچوونی من نزیکن لەوەی کە لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون ئەوە ینی لەوانەشە ڕێک نەکەون ینی ئەمە خۆ ئەگەر بە دوو کاندید بچنە ناو پەرلەمان وەکو 2010 خۆ ئەمە کۆتایی دنیا نییە ئەمە دیسانیان پرۆسەیەکی دیموکراسیە و دەنگدان یەکلای دەکاتەوە بەڵام ئەمە بۆ بارودۆخی ئێستای کورد بۆ یەک ریزی نێوماڵی کورد وا باشترە کە ڕێک بکەون لەسەر یەک کاندید بە یەک کاندیدی هاوبەش بچن و هەموو بە هەردوو لایەن وە هەموو با بڵێن فراکسیۆنە کوردیەکان پشتگیری لەو کاندیدە هاوبەشە بکەن بەڵام تا ئێستا باوەڕ بکە من زانیاریم نییە و دیاریش نەکراوە کە کام لەو کاندیدانە چانسیان زیاترە باشە بەس پێشتر پارتی تۆزێک گرفتیە بوو لەگەڵ دکتۆر بەرهەم ئێستاەوە شەرماوە نا پارتی مەسلەی لەگەڵ ئەشخاص نییە هیچ گرفتێکی لەگەڵ شخص نییە وەکو کەسی ئەو بەڕێزە بەڵام بابەتێکە ینی مەسلەکە وەکو ئیستحقاقە چوەکو ئیستحقاقێکی باوڵە ئینتیخابی تەماشای دەکات چوەکو تەماشای دەکات کەمە چەند دەورەیەکە لا یەکێتی ئەمجارە پارتی پێی خۆشە لای ئەو بێ لە پاشان ینی پارتی وا تەماشا دەکات کە ئەم پۆستە وەکو هەموو پۆستەکانی دیکەش چ لە کوردستان چ لە عێراق نەبێتە مولکی پارتێک نەبێتە مولکی لایەنێک ئەمانە مولکی کووردە ینی پۆستی کووردە هەموو کوردێک بۆ هەیە کە خۆی کاندید بکە بەڵام بە جۆرەی باڵێ سوقلی خۆی بە جۆرەی ئەو کورسیانەی کە ئێستاقاقی انتخابیدا هێناوێتی بۆیە من باوەڕ ناکەم کە کێشەی پارتی لەگەڵ دکتۆرەم کێشەیەکی شخصی بێ نەخێر مەسەلەکە بابەتێکی با بڵێن فەنیە و هونەریە و هەڵبژاردنە و ڕێکەوتنی سیاسیشی لەسەر دەکرێت یان تەنانەت من پێم باشە ئەم ڕێکەوتنە نەک تەنان لە نێوانێکێتی و پارتی بێ بەڵکو هەموو لایەنە کوردیەکان هەموو لایەنە کوردەکان پێکەوە بڕیار بدەن لەسەر کاندیدێک کە ئەم کاندیدە لە پاشەوەی کەیچێت و پاتڕێک دەکەون ئەوانیش ڕایان وەربگیرێ لەسەر کاندیدەکە بۆ ئەوەی ئەم کاندیدە بێتە کاندیدی هەموو لایەنەکان وە پێ بێتە کاندیدی کورد بۆ ئەم پۆستە باشە بەس وەکو مفاجعات دیارە بەڕێزت لەو ڕۆژانشدا لە دوانێکتاندا بوو باسی و پرستان کرده بوو لە کاندیدی سەر و کۆمار بە دیار دەکەوێت بەم زوانە ئەوە یەکلا دەکرێتەوە پێت وایە ئەمە تەوەقوعە ینی بۆ چوونی خۆمە لە ئەنجامی ئەو کۆبوونەوانەی کە دەکرێت ئەنجامی ئەو چاو پێکەوتنانێکە دەکرێت وەکو جەنابیشان لە پێشەچێک ئاماژەتان پێدا کە بڕیار وایە سبەی کۆبوونەوەی لووتکە دیسان هەبێ ئەمە لە نەتیجەی ئەوانە لە ئەنجامی ئەو کۆبوونەوانە بە تەوەقوعی من ئەوەیە کە بە کاندیدێکی هاوبەش دەربچن ئەو مفازەیە دەربچێ بەڵام کێیە و کێ و چۆنە ئەمە دیار نییە باشە بەس باز لە ڕێکەوتنی پارتی و سونەکانیش دەکرێت هیچ ڕێکەوتنێکەیە ئێستا پارتی و سونەکان دوایەوەی کە هاوپەیمانی سێ قۆڵی هەڵوەشایەوە ڕێکەوتنێکی لەو جۆرە بکرێت لە نێوان پارتی و سونەکان ڕێکەوتێکی فەرمی نییە لە دوای ئەوەی کە ڕوتی سەدر کشایەوە لە پەرلەمان و تقریبا دەتوانم بڵێم ئەم ڕێکەوتنی سێ قۆڵیە یان هاو پەیمانی سێ قۆڵیەکە درزێکی تێکەوت بەڵام تەفاهمات بەڵام تەواسۆڵ وەکو لێک تێگەیشتن پەیوەندی لە نێوان هەرسێ لایەنەکان ماوە لە نێوان پارتی و سیادە و لەگە ڕوتی سەدر بەڵام لە پاش کشانەوەکەی ئەم هاوپەیمانیە وەکو خۆی نەماوە بەڵام پەیوەندەکان هەر ماوە بۆیە تەماشا دەکەین لە دوایانەدا کە وەفدێکی سیادە لە هەولێر بوون و ئەم باڵێن گفتوگۆ کراوە و تەفاومات کراوە بەڵام ڕێککەوتن کرابێ نەمزانی ڕێککەوتن کرابێ یان نا بەڵام ئەکەیت یعنی لەم دوایانەدا پاشەوەی کە با بڵێن چلەی ئیمامی حوسەین تەواو بوو اینجا هەموو لایەنەکان بە تایبەتی چارچێوەی هەمانجی سا لەگەڵ ئەوەیە هەموو هەوڵەکانی خۆی چڕ کردوتەوە و سەردانی لایەنەکان دەکەن لەگەڵ هەموو لایەنەکان بۆ ئەوەی کە بتوانن
ئەم پرۆسی سیاسی لە عێراق بەردەوام بکەن دانیشتێکی پەرلەمان بکەن بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام ئەمە بەبێ ڕەزامەندی سەدرریەکان نابێ بۆیە ئێستا هەوڵێکیش هەیە کە شاندێک بنێرنە لای سەدرریەکان بۆ ئەوەی بتوانن قەناعەتی پێ بکەن بەلای کەم ئەگەر پشتگیری دانیشتی پەرلەمانی ژنەکە بەڵام بەلانی کەمەوە ینی ڕێگری لێ نەکا. باشە بەس سەرازی بووە سەدر پێشوازی لە شاندەکان بکات و باسی شاندی باسی هادی عامری دەکرێت باسی حەلبوسی دەکرێت باسی دکتۆر فات حسێن دەکرێت لە هەرێم ئەو شاندە بڕوە ئامادەیە پێشوازیان لێ بکە ئێستا چونکە پێشتر باز لە ڕەتکردنەوەی گفتوگۆ بوو لەلایەن سەدر. من ئەمڕۆ لە هەندێک پیجی عێراقی ئەوەم دیت بەڵام نازام تا چەند ڕاستە تا چەند فەرمیە کە بەڵێ گوایە ینی شاندێکی کوردی و سنی و چوارچەوەی هەمانجی قەولە بچن سەردانی حەنانە بکەن و هەر هەمان پیجیش بڵاوی کردبووە کە گوایە سەدر ڕەزامەندی داوە بۆ پێشوازیکردن لەم شاندا. باشە بەس وەکو سونە و پارتی بۆچی و داواکاری سەدری یان جێبەجێ نەکرد داواکارێکی سەدر کە داوای کردبوو لە پەرلەمان بکشێنەوە سەدر پێ دوایە لە مەنیگەران نەبن سەدرریەکان؟ نابێت نیگەران بن لەبەر ئەوەی ینی کە تۆ هاوپەیمانی لەگەڵ لایەک دروست دەکەی کە پارتی چوە ئەو هاوپەیمانەتیە لەگەڵ سونە و لەگەڵ سەدرریەکان معنای ئەوە نییە ینی دەبێتە پاشخۆی ئەو لایەنانە یان دەبێتە تابعەیەک یان دەبێتە لە هەموو شتێک کە دەبێت لەگەڵی بێ نا مەرج نییە ینی ئەگەر سەدرریەکان وا تێگەیشت بن کە هاوپەیمانی معنای ئەوەیە یعنی ئێمە چمان کرد دەبێت ئێوەش ئاوا بکەن و لەگەڵمان بن و پاشکۆ نانەوانە هەر یەکێک لەم سێ لایەنانە تێڕوانینی خۆیان هەیە بەڵام لەو هاوپەیمانە تێدا هەندێک تێڕوانینی مشتەڕەتیان هەیە هەندێک تەفاهماتیان هەیە و هەندێک بۆ چوونی هاوبەشیان هەیە بۆ مەسەلەی پێکردانی حکوومەت دەنەمانە ئەوە نییە ئەگەر سیادە یان ئەگەر سەدرریەکان شتێکیان کرد پارتیش هەمان شت بکاتەوە نا ئەمە هیچ معنای وانە لە سیاسەتیش داشتی وانە بۆیە من پێم وانەیە سەدرریەکان لەوە زوێر ببن و ناشبێ زوێر بن ینی پارتی یان ئەگەر سیادە هەرێک بۆ خۆی سیاسەتی خۆی هەیە تایبەتی خۆی هەیە و قەزیەیەکی خۆی هەیە لەگەڵ عێراق دەوێ بگاتە ئەو قەزیە دەوێ بگاتە ئەو مافانە مافی دەستوری هەیە کورد مافی دەستوری لە بەغدا هەیە مافی میلەتێکی هەیە مافی هەرێمێک هەیە قەزیەیەکی نەتەوایەتیە قەزیەی خاکە قەزیەی نیشتیمانە بۆیە ئەگەر لەگە سەدرێکە ڕێگنەکەەوە معنەوە نییە ینی دەستە ئەژنۆ دابنیشە ئەوش بکشێتەوە و ینی خۆی بە قوربانی خەڵکی دیکە بکە نا کورد دەڵێ ینی کوڕی خۆت بە قوربانی کچی خەڵکی مەکە یان کچی خۆت بە قوربانی کوڕی خەڵکی مەکە سیاسەتیش ئاوایە تۆ قەزەی خۆت هەیە و داوای ڕەوای خۆت هەیە و مافی خۆت هەیە ئەو مافانە ئەو قەزەیە چێ بە چاچی دەداتێت چێ لەگەڵ دەبێت لەگەڵ ئەو دەبم لەبەر ئەوە نابێ سەدرریەکان زوێر بن پێشم وانەیە کە زوێر ببن و بۆیە پەیوەندی هەر بەردەوامە لە نێوان پارتی و لەگەڵ سونەکان و لەگەڵ سەدرریەکانیش. باشە بەس دکتۆر ئەگەر ئەو داواکاری سەدر جێبەجێکرابەیە ئەگەر پارتی و سونەکان بکشێنەوە پەرلەمان هەڵدەوە شایەوە چونکە باسی لەوە دەکرێت کە ئەوش دووبارە پێویستی بەدەنگدان نەبوو بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان ئەگەر ئەوانیش بۆ نمونە بەو داواکاری سەدر ڕازی بووە یعنی ئەگەر ئەوان بکشابانەوە بە شێوەیەکی فەرمی تەبان سیادە ئەویش نزیکەی 6 کورسێکی هەیە ینی پارتیسی کورسێکی هەیە ئەمە ینی بەڕاستی پەرلەمان شەلەلی تێدەکەوت و دەندەکرا کاری خۆی بکە و هەر لە حکمی هەڵوەشاوە دەبوو بۆیە ئەگەر ینی ئەوەندە ئەندامەشی نەمابایە کە وەکو 165 ئەنامی مابایە بۆی دانیشتەکانی خۆی بکە لە حکومە وەشانە و بۆیە ینی مەجبوور دەبن ئەو کات بڕیاریان بدابایە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بەڵام پارتی لەگەڵ ئەوەی هەروەکو بەخۆشی چەند جار ڕایان گەیاندووە کە هەر گۆڕانکارێکی سیاسی ئەگەر لە عێراقدا بکرێ
چ لە هەڵۆشانەوەی پەرلەمان بێ چ لە پێکردانی حکوومەت بێ یان لە ئەنجامدانی هەڵبژارنج پێشوەختە بێ پێویستە بە ئالەتی دەستوری و یاسایی بێ هەر گۆڕانکاریەک بە ئالەتی دەستوری نەبێ ڕەت کراوەتەوە چونکە ئێمە بەخۆمان با بڵێن زەرمەندی لە جێبەجێ نەکردنی دەستور لە پاسدان بەسەر دەستورەوە بۆیە نابێ ئێستا ئێمە بۆ خۆشمان بۆ هەر گۆڕانکارێکی سیاسی پاس بەسەر دەستورەوە بدەین بەڵێ فەرمونون ئەوانەی کە داوا دەکەن پەرلەمان پۆشێتەوە با بە ئالێتێکی دەستوری بێ ئەوە تا پەرلەمان دەستور بۆ خۆی لە دوو مادەدا یان لە مادەی 64دا دەستیشانی کردووە چۆن پەرلەمان هەڵبۆشێتەوە بە دوو ڕێگە یان بە ڕێگای زیاتی خۆی هەڵۆشێنێتەوە یان بە ڕێگەی داواکردنی حکوومەت و بە ڕەزامەندی سەرۆک کۆبار لەبەر ئەوە ئەمە نابێتە هۆکارێکە بۆ ئەوەی کە بڵین ئەمانە دەبێ هەمان شت بکەنەوە باشە بەس دکتۆر کاندید چوارچەوەی هەمانگی محەممەد شیع سوودانی تا ئێستا هەرە و کاندیدە و باز لەوەرەکرێەوە هیچ شتێک لەوارەیە هاتبنە هەولێر و ئەوانە و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی هەرێم کاندیدەکان ناگۆڕن پێ وایە حتا ئێستا هەر ئەو کاندیدە بەڵام پێشماوەیەک ئاگادارن کە ئەوان ڕایانگەیان ئەگەر کێشەی سەدرریەکان لەسەر ئەوەیە ئێمە ئامادەین بیگۆڕین بۆ کەسێکی دیکە ئەگەر ئەوان ڕازی بن من پێم وایە ئەم بابەتە دوو ئەگەری هەیە ئێستا لەم ڕۆژانەدا دوو ئەگەر دەکرێت یان ئەوەیە ئەم گفتوگۆیانە لەگەڵ سەدرریەکان بەردەوام دەبن تا قەنەعەتێکیان پێبینن بۆ ئەوەی کە دانیشتنی پەرلەمان بکرێ ئەویش بە ئەوەی یان ئەوەی سەدرریەکان ڕازی بن بە محەممەد شیع سوودانی یان ڕازی نەبن کە ڕازی نەبن دەبێت کەسێک با بڵێ پێشکەش بکرێ بۆ کاندید بکرێ بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران کە نە ئیتاری بێ نە تەیاری بێ یعنی نەسەر بە چوارچێوە هێمانجی بێ نەسەر بە ڕەوتی سەدر بێ لەم حاڵەتەشدا با بڵێن سەربەخۆکان زیاتر چانسیان دەبێ بە ئەوەی کەسێک لەوان هەڵبژێڕێ بەو شێوەیە سەدرریەکان ڕازی بن کە دانیشتی پەرلەمان بکرێەوە ئەمورەکان بڕوە بۆ پێکردانی حکوومەت یانیش ئەوەیە ئەگەر سەدرریەکان ڕازی نەبن و ئەم گفتوگویانە سەری نەگرت و چوارچەوەی هەمانجیش هەر بەردەوام سوور بێ لەسەر ئەنجامدانی دانیشتی پەرلەمان ئەو کات لەوانەیە توندوتیژی لێ دەکەوێتەوە توندوتیژەکی زۆر لە پێشتر خراپتر وەکو دەبینن کە لە چەند باڵێن پەیج و ئەوانەوە هەندێک لایەنگری سەدرریەکان هەڕەشەی ئەوەیان کردووە ئەگەر بێت و چوارچەوەی هەمانجی هەر سوور بێ لەسەر ئەنجامدانی دانیشتی پەرلەمان ئێمە دیسان ئیقتیحامی ناوچەی سەوز دەکەینەوە ئەمە هەڕەشەیەکە بۆیە ئەگەر ئەم گفتوگویانە سەری نەگەر ئەم جارە دیسان تونند و تیژێکی زۆر گەورەتر لە پێشتر و تونتریش سەر هەڵدەداتەوە باشە بەش بە بۆ چوونی بەڕێز دەتوانن دڵی سەدەر ڕازی بکەن هەرچەندە پێشتری وتی منە کشاومەتەوە لە پرۆسی سیاسی دەتوانن دڵی ڕازیکەن بەچی دڵی ڕازی دەبێت ئیتر سەدر هەندێک داوای هەیە ینی سەدر داوای هەیە ئەگەر داوایەکان جێبەجێ بکرێت داواکان مەسەرەن ئەوەیە کە یعنی هیچ کەس لەوانەیە کە تاقی کراوەتەوە نێتە ناو بابەتەکە یعنی ئەوانەیە کە طبعاً بەشدانرێکە مەبەستی چێە لە سەرکردەکانی چاچی و هەمانژی ئەمان لە حکوومەتەکە نەبن دووهەم ئەم حکوومەتە بڕیاری ئەوە بدا کە بە شێوەیەکی تەواو با بڵێن بەڕەنگاری گەندەڵی دەبێتەوە لەوانە شە داوا بکە کە گەندەڵکاران هەندێک لەو ناوانەی بدرێنە دادگا و داوا ئەوە لە حکوومەتەکە دەکا کە چەچی دەرەوەی با بڵێن یاسا دەرەوەی حکوومەت نەیەڵێ میلیشیاکان نەیەڵێ ئەمە و چەندین داواکاریکە کە داواکاری بوو کردبووتی ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێت لەوانەیە سەدرریەکان بڵێن ئەمە کێشەمانی لەگەڵ ئەو حکوومەتی کە پێک دێ بەڵام دەی بەو مەرجانە بێ و بەو شڕتانە بێ باشە بەزۆکو دانیشتنی پەرلەمانی عێراق باسی دەکرێت 1990 دواژوەیە کۆکرابێتەوە پێ دوایە بەم زوانە بکرێت باسی هەفتەی داهاتوو دەکرێت پێ دوایە کۆبوونەوە کە بەم زوانە توانرێت دانیشتنی پەرلەمانی عێراق دەست پێ بکاتەوە کە ماوەیەکی زۆرە لە 30 تەمووزەوە دانیشتەکان ئەو کاتێک کە سەدرریەکان ڕۆشتن ڕاگیرابوون داوا کراوە کە دانیشتی پەرلەمان بکرێت بڵێ چوارچێوە بانشی دەتوانێت
دەتوانێت با بڵێن ئیمزا کۆ بکاتەوە، دەتوانین داوا بکە، بەڵام ئایا سەرۆکایەتی پەرلەمان، دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو جورئەتەیان هەیە کە ئیعلانی دانیشتنی پەرلەمان بکەن ئەگەر سەدرریەکان با بڵێن گڵۆپی سەوز پێ نەکەن، چونچی بەڕاستی مەترسیەکە تۆ ناکرێ خۆ دانیشتنی پەرلەمان بکەی بچی چەندین فڕقەی عسکەریش و چەکدار بە دەوری پەرلەمانەوە بێ حیمایەت بکە، یان ئیش بەو شێوەیە ناڕوە، یان دەبێ بە قەناعەتی سەدرریەکان بێ، یانیش دەبێ ئیشەکە تێک دەچێت و دەبێت توێژیوانە. من پێم وانە ینی ئەگەر سەدر قەناعەت پێ نەکەن بەلای کەمەکو گوتم کە دژایەتی نەکە، من پێم وانە بتوانن کە دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێ. باشە، یعنی ئەگەری دووبارە بوونەوەی خۆپیشاندانەکانیش هەیە؟ ئەگەرێکی بەهێزە، بەڵێ. باشە، بە زۆکو مەرجی لایەنە کوردیەکان دیارە تا ئێستا چی مەرجێکیان هەیە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق، پارتی بێیەکێتی بێت، چونکە باسی واژۆکردنی وەرەقەیەکیش دەکرێت کە واژۆکرا بێت لە نێوان کورد و سوننە و چوارچێوەی هەماهەنگی. من نەمزانیوە تاکو ئێستا ڕێکەوتن کرابێ لەسەر پێکهێنانی حکوومەت لە نێوان کورد و لە نێوان سوننە و یان چوارچێوەی هەماهەنگی، نەمزانیوە داواکاریەکانیان چییە، بەس ئەوەندەی کە زانراوە ئەوەیە کە کورد لەگەڵ ئەوەیە هەموو گۆڕانکاریەکان بە ڕێگای دەستوری بێ، بە ڕێگای یاسایی بێ. بەڵێ کورد لەگەڵ ئەوەیە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستانش لەگەڵ ئەوەیە هیچ نکۆڵی نییە و هیچ مانعی نییە کە هەڵبژارنی پێشوەختە ئەنجام بدرێ، بەڵام پێویستە بە تەوقیتات و بە تەرتیبی خۆی بێ. تەرتیبەکە چۆن؟ یەکەم جار پێویستە پەرلەمان دابنیشێ، دەست بە کارەکانی خۆی بکە و ئەو یاسایانەی کە دادگای فیدرالی گوتبووی پێویستە بگۆڕێ، یعنی با بڵێن سیستم و منزومەی هەڵبژاردن بە تەواوەتی بگۆڕێ، یاساکە بگۆڕێ و کۆمیسیۆن بگۆڕێ و تعدیلی یاسای ئەحزاب بکرێ، ئەمانە هەمووی بکرێ، اینجا سەرۆکۆمار هەڵبژێڕێ، اینجا لە پاشان سەرۆکی ئەنجومەنی وەزارەت بژێرێ و حکوومەت پێک بێ، حکوومەتێکی تەواو و کامل سەلاحیات پێک بێ تا بتوانێ زەمینە سازی بکە بۆ هەڵبژاردنێکی داهاتوو. ئەم با بڵێن تەرتیباتانە لە 6 مانگ تا ساڵێک لەوانەیە بخایەنی. لەبەر ئەوە ئەمە بەو تەرتیبەیە کە کورد ڕازی بووە یان نکۆڵی لەوە ناکاکە بەو شێوەیە پرۆسەی سیاسی بڕوە. بۆ ئەنجامدانی ئەمەش بەڕای ئێمە پێویستە کورد بەهێزەوە بە قووەتێکەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکات، چونکی بار و دۆخی عێراقیسا زۆر ناسک و هەستیارە. باوەڕ بکە هەر گۆڕانکاریەک بە ئاراسەی تونند و تیژی پریشی بەر هەرێمی کوردستان دەکەوێ. بۆیە بۆ کەمکردنەوەی ئەم پریشکە، بۆ دوورخستنەوەی زەرەر و زیانەکانی هەموو ڕووداوەکان نەخوازراوەکانی بەغدا بۆ سەر هەرێم، پێویستە کورد یەک ڕیز بێ، پێویستە لایەنە کوردەکان بە تایبەتی یەکێتی و پارتی ڕێککەون لەسەر هەندێک بابەتی نێوخۆیی کوردستان، ڕێککەون لەسەر مەسلەی سەرۆک کۆمار، ڕێککەون لەسەر ئەوەی کە بەیەکەوە بە یەک پاکێج، بە یەک بەرنامە، بە یەک داوە، بە یەک وەرەقە مامەڵە لەگەڵ بەغدا و لەگەڵ پێشهاتە نوێیەکانی بەغدا بکەن. دەنا ئەگەر وانەکەن دیسان بە پارچەیی مامە لەگەڵ بەغدا بکەن، ئەو لەگەڵ فلانە تەرەف و ئەو لەگە فلانە تەرەفی شیعە بێ، ئەم جارە گورزێکی کوشندە کە بەر عێراق دەکەوێت، پریشکێکی زۆریشی بەر هەرێمی کوردستان دەکەوێت. بەس شێوەیەک ینی ئەگەر لە بەغدا تونوتی ژێ بێ بەر هەرێمی کوردستان دەکەوێت، مەوەستە دووبارە دابەشبوونی پارتی وێکێتیە؟ بێگومان من دەڵێم ئەگەر ڕێک نەکەون، ئەگەر ڕێک نەکەون دیسان لەسەر کاندیدی سەرۆک کۆمار ڕێک نەکەون و دیسانەوە یەکێتی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بێ و پارتی لەگەڵ با بڵێ سوننە نەچێ بەگەڵیانەوە بەگەڵیان نەکەوێ، ئەمە کێشە دروست دەکات و تونندوتیژی دروست دەکاتەوە، چونکی ئەو کات ئەو لایەنانە لەوان ئیتیهامی کورد دەکەن، ئیتیهامی هەرێمی کوردستان دەکەن، ئیتیهامی پارتیش دەکەن کە
ئێوەن کێشەکە دروست دەکەن ئێوە نایەن کە حکوومەتەکە پێک بێنن لەوانەیە ئەو کات هەم لە بڕینی مەسلەی 200 ملیارەکەیە لە مەسلەی بڕیارەکانی دادگای فیدرالی لەسەر مەسلەی نەوت و زیاد دەکەن و زیاتر فشار دەخەن لە هیچ دوورژ نییە فشارێکی ینی سەربازی دیسان بێنن بۆ سەر هەرێم وەکو لە 7 ئۆکتۆبەر بینیمان کردیان لە 16 ئۆکتۆبەر یان لە شوێنەکانی دیکە بۆیە ینی هەموو ئەگەرێک کراوەیە و هەموو ئەگەرێک دەکرێت بێ بۆیە پێویست ئەمجارە کورد زۆر بە حەشیمانە بە یەک ڕیزی مامەدە لەگەڵ ئەو بابەتە و بەردۆخە بکە بۆ ئەوەی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان پارێزراو بێ. باشە دکتۆر وەکو دوا پرسیارشم سەبارەت بە مەسەلەی نەوتەکەش هیچ بەرەپێشتونێک هەیە لەسەر چارەسەر کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغداد یاخوتەر بڕیارەکەی دادگای فیدراڵی ما و یاخود دەتوان مەرجە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغداد؟ من پێم وایە گەر ڕێکەوتن بکرێ ینی پرۆسی سیاسی بڕۆ حکوومەت تشکیل بکرێ و کوردیش ئەگەر لەگەڵ بێ لە تشکیلی حکوومەتدا ئەو کات مەسلەی بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە نەوت بە شێوەیەکی ئاسان چارەسەر دەکرێت یعنی حکوومەت لەگەڵ وەزارەت نەوتی عێراقی سیغەیەک ڕێگەیەک دەدۆزنەوە کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێم بکەن وەلەو ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ لەوانە اتفاقێکی سیاسی لە نێوان هەرێم و بەغدا دەکرێت بە پێی اتفاقە سیاسیە ئەم بڕیارە بە شێوەیەک جێبەجێ دەکرێت کە هەرێم تێیدا زەرمەند نەبێت و لەوانەشە لە هەڵبژاردننی داهاتوو یان لە پەرلەمانی داهاتوو جەخت لەسەوە بکرێتەوە کە پێویستە یاسای نەوت و گازی فیدرالی دەربچوێنرێ ئەو یاساگەر دەرچوێنرە بە تەنسیق لەگەڵ هەرێم ئەو کار کێشەکە بە یەکجاری چارەسەر دەکرێت. باشە بەس وەکو باوە دوا پرسیارم بێ پێ دوای حکوومەتەکە لەدایک دەبێت حکوومەتی نوێی عێراق بەم زوانە یاخود قورسە؟ بەتەوەقعی من ئاسان نییە و لەوانەیە بۆ ئەم ساڵ هەر تشکیل نەکرێن ئەم حکوومەتە لەدایک نەبێ. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق سوپاسیان بەدەبوون دەکەین بەڵێ بینێرانی بڕێز دوای ناوبڕەکە لەگەڵ بەڕێز کەمال ڕەوف نووسەر ڕۆژنامەنووس درێژە بە گفتوگۆ کەمان دەین لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە وازی لێ بێنە ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء فين ربي ئەلۆ برنجی محموودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی نارە چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێت بسيطة بسيطة خبصة بسيطة شێبوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرابووی؟ ڕووبا بەوە ڕێکلام بوو دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێتی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک کەمال سوپاس بۆ ئامادەبوونتان بە پێی وزانێرن لای بەڕست هیچ بڕیارێک دراوە لە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرکردایەتی یەکێتی بێت لەبارەی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار بێ لەگەڵ پارتی کاک کەمال گوێت لە ئێمەیە؟ ئێستا گوێم لێتە سوپاس دەکەین سوپاس بۆ ئامادەبوون هیچ بە پێی وزانێنەی کە لای بەڕست هیچ بڕیارێک دراوە لەبارەی پۆستی سەرۆک کۆمارۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی بێت لەگەڵ پارتی کاندیدێکی هاوبەش پێک بێنرێت نزیکن لە ڕێکەوتن بە بۆچوونی بەڕێز؟ نەخێرم ئەوەی من بیستمە تا ئێسایەکێتی سوورە لەسەر کاندیدەکەی خۆیان و هەیە هەوڵەدەن کە تەفاهمێکی وا دروست بێت کە بە ڕۆحی ڕاضی وەرگیری وەکو ساڵی 2010 ئەگەر پارتی ئارەزوو کا بە کاندیدەکەی خۆیان بەشدار بێ واتە دوو کاندید بەشدار بێت. من ئەوەی کە بیستمە ئەوایە کە تا ئێستا هیچ ڕێکەوتێن نەکراوە و ناشزانم دو ئەوەی کە دیدارەکە کرێ ڕێکەوت نەکرێ ناکرێ. بەڵێ دیدارەکە دەکرێت باسی بەیانی دەکرێت دروستەوە دیداری بافڵ بەڵێ بەڵێ ڕاستە دیدارەکە دەکرێت بەڵێ دیدارەکە کرێت ئەوەی پێش دیدارەکە کە قسە کرابێ باڤڵ تاالبانی لەگەڵ برادەرەکان و سەرکردایەتیا باسییان لەوە کردووە کە ئەوان دەست بە کاندەکەی خۆیان دەگرن کاندەکان دەمێنێتەوە. ینی لە کۆبنەوەی ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی باز دەکراوە کە دکتۆر بەرهەم ناگۆڕن؟ بەڵێ پێداگری لەسەرۆکراوە کە کاندیدەکان دەمێنێتەوە نایگۆڕن و هەوڵەدەن لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەو تەفاهمە دروستکەن ئەگەر پارتی دموکراتی کوردستان پێی خۆش و بەشدار بێەوە بە کاندیدی خۆیانەوە بەشدار بن واتە وەک ساڵی 2010 بە دوو کاندید کورد بەشدار دەبێ بۆ کێبڕکێ لەسەر پۆستی سەرۆک کۆمار و ئەو کاتە لە ناو پەرلەمانێک لاکرێتەوە کێشە. باشە باسی ئەو دەکرێت کە ڕێکەوتنێکی نوێ بکرێ بەیانی پێ دوایە ڕێکەوتنی نوێ باسی ئاو شێوەی ڕێکەوتنی استراتیژی ناتوانم ینی خوێنەوەم هەبێ بۆی کە چی ڕۆدا بەزەوەی پێتەڵێم کە ئەوەیە کە ئەمڕۆ ئەوە باس کراوە بەڵام ئەگەر سبێنێ گۆڕانکاری بەسەر بیر و بۆ چوونەکانیانە بێ و ڕەنگە شتێکی تر بێ بەڵام ئەوەی کە من زانیاری مەبێت هێناو کۆبنەوەکان ئەوەیە کە باڤڵ تاالبانی بەیانی تا ئەمڕۆ کە کۆبنەوە کراوە پێداگری کردو لەسەرەوەی کە ئەوان دەست بە کاندەکەی خوانەگرن کە دکتۆر بەرهەم ساڵحە. بەڵێ مەبەستمەوە بوو دوێنێش ڕۆژنامەی شەرق لاوسەد باسی لەوە کرد بوو گوایە ڕێکەوتنێکی نوێ هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتی بکرێ بۆ بەڕێوەردنی کوردستان بێ لەسەر عێراق بێ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان بێ مەسەرەی داهاتەکان بێت ئەگەرێکی لەو شێوەیە هەیە؟ بەڵێ کۆمەڵێک قسە باس کراوە دیارە نەچۆتە بابی جێبەجێکردن و یا ئیمزاکردنی ڕێکەوتنامەیەک وەکو ڕێکەوتنامەی استراتیژی کە پێشتر لە نێوانیاندا هەبووە بەڵام گوشارەکانی سەر هەرێمی کوردستان زۆرە و خۆفێکەیە ترسێکەیە کە لە دوای هێوەربوونەوەی دۆخی عێراق هەرێمی کوردستان بکرێتە ئامانج لەلایەن حکوومەتی ئایندەی عێراقەوە یاخود لەلایەن هێزە دەستڕۆشتەکانی عێراقەوە بە تایبەت کە کۆمەڵی بڕیار لەسەر پرسی نەوت و غاز دەرچوە هیچی بە قازانجی هەرێمی کوردستان نییە ئەمانە وای کردووە کە تێگەشتنێک هەوڵبن تێگەشتنێک دروستکەن لە بینی خوانە ئەم دوو هێزە و لەگەڵ هێزەکانی کا گفتوگۆ بکەن کە کورد لە عێراق پێکەوە بن بە تایبەتی لەسەر پرسی دەستور لەسەر پرسە استراتیژیە نیشتیمانیەکان کە ڕەهەندێکی نیشتیمانی و هەموو لایەکان دەگرێتوانێت بەڵام تاکو ئێستا بڵێ ڕێکەوتنەکە کرا و خاڵ بە خاڵجیا کراوەوە من پێما بێ شتێکی وان نەکراوە. بەڵێ لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش جارێ ڕێکەوتن نەکراوە لەسەر پەرلەمانی کوردستان لەسەر کوردستان کۆمەڵێک شت باسکراوە کە لەو خاڵانێک کە باسکراوە دواخستنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستانە کەوە دیارە بەشێکی پەیوەندی بە نەک بڵێ بە ئیتیفاق بوو بەشێکی پەیوەندی بە ناکۆشتەکانی بین خوانەوە بۆ لەسەر بازنگەی و یەک بازنگی و چەند بازنگەی و بەشێکیشی هەردوولایەن تقریبەن ئامادەسازییان تیان نییە بۆی کە ینی ئەو بەڵێنانێکە لە ڕاڵبژاردننی پێشترا بە خەڵکیاندا ئێستا بە محەمان بەڵێنەوە بچنەوە پێشەوە بۆیە ڕەنگە پێویستیان بە چەند مانگێکە بێت کاتێکی زیاترە بێ بۆی کە دەنگدەری خوان هەندێک چالاکی بکەن هەندێک
پرۆژە جێبەجێ بکەن بۆی کە بە ڕوویەکی سوورە بچۆن بەدەمی دەنگدەرانی خۆیان. بەڵێ بەس پێ دوایە بۆ ماوەی چەند بۆ نمونە ئێستا پرسی سەر و کۆمار هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مەسلەی داهات لە کوردستان دۆخی پارێزگای سلێمانی هەموویەکان بێکەوە گرێدراوە لەسەر پرسی سەر و کۆمار دیارەوە پرس کراوە بە پرسێکی شخصە نەکراوە قسە باز زۆرە ینی ئەگەر تۆ باز لە ئەو راپۆرتی شەرقەوسەت بکەی یاخۆ راپۆرتانە بکەی کە لە میدیا عەرەبیەکان تەنانەت لە میدیاکانی حیزبە کوردیەکانیشەوە بڵاوکرێتەوە هەندێکی خوێندنەوەیەتەوە هەمە و منتیق و لۆژیکی ژواڵێک کا بێ پارتیەکێتی ڕێکەون لەبەرەوەی لە بەردەم هەرێمی کوردستان لە بەردەم مەترسێکی گەورەدایە. بەڵام بەشێکیشی دەستێکە کە شەڕێکی بۆ شەڕێکی دەرونیە لەگەڵ لایەنی بەرامبەریە ئیشی لەسەرکات و پێم وابێت تاکو ئێستا نەک ئەو ڕێکەوتنە نەکراوە پێم وابێت ڕەنگە پەیوەندەکانیان بە ئاخارێکی خراپتری شا بڕات. لە هەمان کاتە گفتوگۆ هەیە یاخوڕین قسە هەیە بۆی کە ئەوان دەستبەرداری ئەو پۆستی سەرە کۆمار بن لە مەقابلیەوە پۆستی سەرۆکی حکوومەتی ئایندەیان بدرێتێ کۆمەڵێک پۆستی تریان بدرێتێ لە ئینەکان. بەڵام ئەگەر ئێمە بەدەر لە مناقەشەی کە لە بینی ئەم دوو حیزبا هەیە خۆ لایەنەکانی ترایە ئێمە پرسیارێک بۆ خۆم هەم بۆ ڕژێنین پێشتر دایاندۆم پۆستە تەشریفاتیش قیمەت و نرخێکی نییە ئێستا خێرەوە هەمولایەن لەسەری هاتون بە شەڕاو بۆتە چەقی ناکۆچەکانی نێوان ئەم دوو لایەنە بە تایبەتی لەسەر زاری بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان گەورە بەرپرسانیان دایانودام هیچ پۆستێک نییە قیمەتێکی نییە و تەشریفاتیە سە من نازانم بۆچی ئەگەر ئەم پۆستێکی تەشریفاتی و هیچ نرخێکی نەبێت لە هاوکێشە سیاسیەکانە ئەم شەڕ و کێشە و گرفتانی بۆچی لەسەر دروست بووە بۆ پێم وابێت ینی متەوەقع کە جارێکی تر پارتیەکێتی لەسەر هەندێک ڕێ بکەون بەڵام لەسەر هەندێک نەتوانم بکەنە نەتیجە. بەڵێ ماوەسمی سەر و کۆمار و هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان مەسەلەی دۆخی پارێزگای سلێمانی بەیەکەوە بەسراونەتەوە؟ نەخێر نەبەسراونەوە بەیەکەوە ناجیاوازنەوەە. باشە بەس لەسەر چکە باز لەوەکە پێشتر فوارد سێنات بوو بۆ سلێمانی کۆبنەوەی بوو لەگەڵ سەرۆکیەکێتی هەم لەسەر داهات و خەرجی لە نێوان سلێمانی و هەولێر هەم لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەو ڕۆژەوە لێکبوونەوە نییە؟ نا من پێم وابێت کێشەکانی بینی پارتیەکێتی لە کابینەی نوێیان زیاتری کردو کەمتر نەبووە کێشەکانیان گرفتەکانیان زیاتر بووە چکە هەست دەکرێت کە منتیقی سەوز ینی غوبنێکی گەورەی لەسەرە حەسارێکی گەورەی ئابووری خراوەتە سەر و ئەمە بە زەرەری یەکێتی نیشتمانی کوردستان و ئیدارەی ئەم منتیقەیەش کاتەوە کە ئەمە لە کابینەی نوێ زەق بۆتەوە بەڕاستی توانم بڵێم ئەو غەدرەی کە ئیسا لە سلێمانی دەکرێت هەمان ئەو غەدرەیە کە لە سەردەمی حیزبی بەعسا لە سلێمانی دەکرێت ئەوەی کە زانکۆیانە گوێزایەوە قەرەڵەی 400 نەفەری بۆ هەموو شارەکانی عێراق دەکرا بە غێری پارێزگای سلێمانی ئێستا جۆرێک لەم جۆرە گوشارە ئابووریانە خراوەتە سەر سلێمانی جاران سەدام حوسێن مینەکەی ئەو بوو کە سلێمانی شارێکی سرکە و شارێکە کێشە و ململانی سیاسی تایە ئێستاش جارێکی تر بە هەمان نەوعە بەڵام لە فۆرمێکی ترا ئەویژەوەیە کە بەڕاستی سلێمانی شارێکە زیندووە و دەیانێ بە چۆکیا بێنن و من پێم وابێت ئەم غەدرە ناکرێت درێژە کێشێت وابێ لایەنە پەیوەندیدارەکان بەشداربووەکان لە حکوومەتە لەسەر ئەم غەدرە ئێمە ئەمڕۆ لە شارپرس راپۆرتێکی تەفاسیلمان لەسەر ئەو داتانە بڵاو کردوێتەوە کە چقدرێکی گەورە لە خەڵکی ئەم شارە دەکرێت لە ئیدارەی ئەم شارە دەکرێت کە حەق نییە وەزیرەکانی یەکێتی و گۆڕان ئەوانەی کە لە پشکی سلێمانین پەرلەمانتارەکانیان بێدەنگ بن لە بەرامبەرەمە ینی چکاگە بێدەنگ بوون لە بەرامبەرەمە ینی ئەوە ئەبێ زەڕیبەکەی خەڵکی شاری سلێمانی و ئەم منتیقەیە بیدات کە تا ئێستا تاڵاوە چێژن بەدەست ئەو گرفتە ئابووریانەی کە دەرگیری ئەم شارە کراوە. باشە بەس ئەگە سزادان هەبێ وەکو سەردەمی باس یەکێتی خۆی بەشدار نییە لەو سزادانە؟ ڕەنگە یەکێتی ئەوەی کە ئێستا وردە و دەخەریکە هیچ نیێتەوە و کۆیە کاتەوە ڕەنگە ئەمە شتێکی باش بێ بەڵام ئێمە پێمان وایە کێشە گەورەکە لێرە نییە کێشە گەورەکە لە هەولێرە کێشە گەورەکە لەوەیە کە یەکێتی بێبەش کراوە لەو داهاتە گەورەی کە لە نەوتە و
ڕاستە لێرە فەزایەک دروست بووە کە فەزای هەرکەس بۆ خۆیەتی و دزیەکری و گەندەڵێکی زۆر هەیە بەڵام سەرباری ئەو گەندەڵی و کێشانەش ئێمە ئابلوقەیەکی ترخراوەتە سەر شاری سلێمانی چکە داتاکان ینی ئەگەر بە زمانی داتا قسە بکەین داداکان ڕۆشنە کە ئێمە تەنها یەک شەقامانێکە خەریبین شەقامی 100 مەتریە تا تەواو ناکرێت ئەوە شەقامی بینی دەربەنی خان و کەلار و سلێمانی ئەو 12 ساڵە خەریکم تەواو ناکرێت و ئەو بەڵێندەرانەی کە ئەمڕۆ هاواریان لێستا کە ئیشەکانیان تەواو کردو و پاران پێ نادرێت چەکیان پێدرێ و چەک پارە لە بانقانیە هەموو ئەمانە ئەچێتە ناو معادلەیەکەوە چێتە ناو هاوکێشەیەکەوە کە ئەو هاوکێشەیە هیچ مانایەکی ترینە بەغێری ئەوەی ناوی بنین سزادانی خەڵکی سلێمانی و دەڤەری سلێمانی باشە بەس پێشتریش باز لەورەکە یەکێتی ڕەشەی کشانەوەی لە حکوومەت کردەبێ ئەگەر بەڕاستێتی قسە لە سەرێ بۆچی نایکا بەکردار باز لەوەیەکی کە پێشتر لە مانگێژ لە کۆبنەوەی سەرۆکایە تێرێم کە پلاسقارتیش ئامادە و باسی سەرۆکیەکێتی باسی کشانەوەی کردووە پێ دوای یەکێتی بەڕاستی وڵای پرسیاری ئەمە ژۆکە ڕۆژنامە نووس وەکو ئەوەی کە چاودێرێکین ئەمەش پرسیارەکەمانەوە بۆ یەکێتی ئەمە قبوڵەکات بۆ برادرانی بتونی گۆڕان ئەمە قبوڵەکان بۆ لایەنەکانی تر ئەمە قبوڵەکەن ینی خۆشە نییە تۆ ڕەشت و سپی بێ لە حکومەت کشەیتەوە یاخود هەموو شتێک تێک بێت خۆ لە بینی کشانەوەش و نەکشانەوەش تا کۆمەڵێک شتیکە هەیە هیچ نەبێت میدیاکانیان قسە لەسەر ئەو نەعەدالەتیە بکەن کە دەو دەیسا و دەودە پەرلەمانتارەکە خەریکن خۆشبەختانە قسە لەسەر ئەو نەعەدالەتیاکەن ئەمە چاوەڕێواکەین کە یەکێتی نیشتمانی بچنەوەی گۆڕان کە دووچیان شکی زۆریان لە حکوومەتە هەیە و بەداخەوە شەریک نەکراون هاوبەش کراون ئەو لە سەنگە بگۆڕن و ئەگەر بۆ خۆیان زەرەریان قبوڵە خەڵکی سلێمانی ئەو زەرەر لە یەکێتی و گۆڕان قبوڵ ناکات باڵێ بەزۆکو دوێنش قوبات تاالبانی باسی لەو هاوکێشەی 57 بە 43 ئەو باز لە کارەکە سەردەم هی سەدەمی دوو ئیدارەیە بەڵام بازەوەکی لەم کابینێشدا ڕێکەوتنێکی لەم جۆرە کرابێت ئەو هاوکێشەیە کە دابشکە وڵی من 53 قبوڵە بەڵام لە سا 65 کارەبای هەرێمی کوردستان بۆ دەڤەری زەردە لە سا 35 بۆ دەڤەری سەوزەکە زۆرترین کارگەکان لە شاری سلێمانیە سلێمانی شارێکی پیشەسازیە 47 بە 53 نیە زۆر معادلەکە لەوە خواردترە من هیوادارم وابێت کەوانە کە ئەمەش بۆ خۆی نەعەدالەتیە یان چی تۆ بێت ئەم دابشکاریە دوودارێت تاکەی ئەوان بڕیار نەبوو حکوومەتێکی بەهێز دروستکەن حکوومەتێ لەم سەرە بۆ سەر یەک هاوکێشە بیگرێتەوە یەک ئاسا بیگرێتەوە من پێم وانە بەم شێوەیە بەم نەرمیە کە ئێستا یەکێتی و گۆڕان لە پشتی مێزەکانی خۆیان دانیشتون بتوانن معادلەکە چاکەن پێم وایە پارتی لەوەش زیاترەوە کە ئێستا بەدەستێنەوە باشە بەس باز لەوەکە بودجەش بکرێتە سیادی ینی لە چوارچێوەی داهاتینەوە بودجە تیمی یەکێتی گۆڕان لە حکوومەت دەسەڵاتیان نییە یاخود وەکو بێدەسەڵاتن ئەوان هەوڵێکی لەم ئەم حکوومەتێکی بیرۆکراتیە کەس دەسەڵاتی نییە هیچ وەزیرە دەسەڵاتی وەزارەتی وەکو وەزیری خۆی نییە نازانم بۆ وەزیری ناوخۆ بەڵام هیچ وەزیرێک لەم حکوومەتە ناتوانێت وەکو وەزیرێکی سربەخۆ کە بڕیار بات تۆ ببینە لە دیدارەکانیانە کاتێچن چالاکێک دەکەن کاتێچن پرۆژێک جێبەجێکەن ئەڵێن لەسەر بڕیاری فلان ئەوان دەوری مۆزەفە بینن ینی مۆزەفێک لە بەردەم نەک وەزیر ئەبێ وەکو دەوڵەتکەیەکی بچووک بۆ خۆی ساحبی بڕیار بێت بەداخۆ ئێمەوان نییە و من پێم وایە ئەم قوبولکردنە کە ئێستا قوبول کراوە گۆڕان و یەکێتی زەریبەکەی لە هەڵبژاردنا دەدەن و تەسیری لەسەر دەنگەرەکانیان دەبێت چکە ئەمە پێویستی باڵێسێکی جددیە ئەمە شەڕێک نییە لەسەر کورسی و لەسەر پۆست بۆ خۆت ئەمە شەڕە لەسەر قوتی خەڵک شەڕە لەسەر پرۆژەی خزمەت گوزاری بەم منتیقەیە کە ئەمە منتیقەیەکی هەستیار و منتیقەیەکی فراوان و کاریگەرە لە هەرێمی کوردستان باشە بەس لەم ڕۆژانە باسی نیگەرانی وەزیری پێشمەرگەش دەکرێت لا پشکەیەکێتی دیارە نیگەرانەکەی چێ من یەک دوو جار بینیمە باسی دەست لە کارکێشانەوە دەکات بڵێن سکرتێری ڕۆژنامەوانێکی باسی لێوە کردبوو پەیوەندیدارە بە ناوخۆی یەکێتی یاخود ئەویش پەیوەندیدارە بە بێدەسەڵاتی لە ناو حکوومەت نا من بۆ خۆم لەگەڵ جنابی وەزیرە دانیشتنم کردووە و لە نزیکەوە گفتوگۆمان کردووە
وەزیری پێشمەرگە سوێنێکی خواردووە دەڵێ من سوێنم خواردووە کە هێزی پێشمەرگە یەکگرتوو بکەم و بیکەمە هێزێکی نیشتیمانی و لەم دابشکاریە دووری خەمەوە چکە ئەمە هەم ئەم هێزا لە بەرگەی ئەگەر و مەترسی ناگرێەوە ئەم هێزە هەم بەدەست مەزاجی سیاسی و کەسایەتیەوەی ئەمە قسەکانی لە کولەن ئەو قسانی جەنابی وەزیر ڕاستە بەڵام تۆ وەزارەت تۆ هێزێک دروست دەکەیت ئەیتە دەستکێت چکە ئێستا بێمتمانێکی گەورە لە نێوان پارتی و یەکێتیا هەیە بێمتمانێکی گەورە نێوان هێزە سیاسەکانە هەیە تۆ ئەم حکوومەتە ئاواین دادپەروەرانە مامەڵەی لەگەڵ بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان نەکردبێت تۆ ناتوانێت هێزی پێشمەکە تەسلیم بەم حکوومەتە بکەیت لەبەر ئەم حکوومەتە بێ حکوومەتێکی سەرتاسەری بێت ئەبێ حکوومەتێک بێت جیاوازی نەکات لە بینی خەڵکی پێنجێن بۆ زاخۆل لە بینی کەلار بۆ سۆران ینی ئەبێ بە یەک چاو سیرکات و ئەبێت ئەرکدار بێت بەوەی کە پرۆژە خزمەت گوزاریەکانیان مەترسیەکانیان کەم و کورتەکانیان بە بەرپرسیارەتی خۆی بزانێت ناکرێت بڵێت ئێمە لەم دەڤەرە گەندەڵی هەیە دەسەڵاتمان نییە لەو دەبەرە ژوا بە شێوەیەکی تر مامەڵاکرێت من بۆ خۆم پێم وایە ئەم حکوومەتە ئەگەر نەتوانێت میزانێ بێتە پەرلەمان ئەم حکوومەتە نەتوانێت عادل بێت شەفاف بێت ناشتوانێت هێزێکی پێشمەرگەی نیشتیمانی بەخێ بکات بە یەک مسافر لە دووری هەموو لایەنەکان بەستێت. بەڵێ بەس قسە لەسەرەوەی ئایەوە یەکێتی گرفتی بۆ دروست دەکا وەزیر یاخود پارتیە ئەگەر نیگەرانیەکی هەبێت هەردوولایان گرفتیان بۆ دروست کردووە دیارە گرفتەکانیان جۆرا و جۆرە ئێستا لەبەرەوەی کە پارتی دموکراتی کوردستان کولفی کول لە کوردستان ناخۆیەتی حەزەکات ئەم هێزە زووی ڕێکخرێ و بخرێتە دەستی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە ئەوە قبوڵ نەکات ڕەنگە جەنابی وەزیر ڕوئیاکی تری هەبێ بۆ یەکەم هێزە بێتە دەست کێ و خەڵکی ئەکادمی و خەڵکی بەڕێ بێت یاخود سەرپەرشتی بکات تۆ لە وڵاتێکا بیت کە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی پەرلەمانی بێت پەرلەمان دەسەڵاتی نەبێت وەکو سەرۆکی پەرلەمان چەند جارێک من ئاگام لە فڵان شتەیە ناشتوانێت ینی تۆ دڵمتمەئین بی لەوەی کە هێزی چەکدار کە پرسێکی هەستیارە بێتە دەست لایەنێکی سیاسی دیاریکراوە بۆیە من پێما بێت کێشەکان لە هەردوو لاوەی دروست بووە ڕەنگە ئەو لایەکان زیاتر باسکە کە حیزبەکەی خۆیەتی بەڵام لە ئەساسا کێشەکان کێشەیەکی تێڕوانینی پارتی یەکێتیە بۆ ئیدارەتی هەرێمی کوردستان ئەو تێڕوانینەیە کە لە دوو ئیدارەی تەجاوزی نەکردووە ئەو تێڕوانینەیە کە لە سنووری حیزب تێپەڕ ناکات ڕوئیاکی دەوڵەتیان نییە بۆ دروستکردنی دەسەڵاتێکی حکومڕانی و شەفاف و بتوانن حەق بن بە پەرلەمانتارەکان بە ڕۆژنامەنووس بە خەڵکی تر بێتە سەرشەقام ڕەخنە بگرێت پەرلەمانتار بۆچوونی هەبێت بە نەزەر ئەعتیبار بۆچوونەکانی وەرگیرێت من پێم وابێ ئێمە ئەمانەمان نییە بۆیە هێزی سیاسی هێزی سەربازی تەسلیم باسی هێزیە بکرێت باز لای بکرێت ئەو لای بێتە هێزی یەکەم و براوە و بێبێ منافەسە لەبەرەوەی من پێم وابێ یەکێتی نیشتیمانی کوردستان حتا ئەو متمەینانە وەرنەگرێت ناتوانێت ئەو کار بکات یان نایکات و پارتی دموکراتی کوردستانیش ئەگەر بیزانیا ئەم هێزە ئەکەوێتە ناکرێت دەستخۆی من پێم وایە پارتی دموکراتی کوردستانیش غازی نابوو هێزەکانی زرێڤانی و ئەو هێزانی تر کە دروستی کردوون بیخاتە ژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی سا لە هەرێمی کوردستان هەندێک هێز هەیە کە هەر هەرێمی کوردستان نین لە دەرەوەی هەرێمی کوردستان هێنراونەوەکەوەی ئەو هێزانی کە لە سنوورەکان ڕاگیرەوان بۆ شەڕی پەکەوانە من پێم وابێ پارتی دموکراتی کوردستان بە هیچ نوع هێزانە تەسلیم بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکات. باشە چوار خولەکێکمان ماوە بەس سەبار بۆی کە بەرەزوتت گوشاری زۆر هەیە ئێستا لە بەغداوە چکە باز دەوڵێت مەرجی پارتی بۆ بەشداربوون لە حکوومەت چارەسەرکردنی و بڕیاری دادگای فیدراڵی بێت چارەسەر ناکرێت ئەو کێشەیە؟ من پێم وایە پارتی دموکراتی کوردستان چاوەڕێی وەڵامی سەدرەکانە کە بزانە سەدرەکان چۆن مامەڵاکەن و ئەگەر چاوەڕێی ئەم دانیشتنی سبەی نەکات بەڵام پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان گوشارێکی زۆری ئێرانیان لەسەرە کە ئەبێ مقاتعی جلسەی پەرلەمان نەکەن و ئەبێ بەشدار بن من پێم وابێت ئەوەی ئەو گوشارەی یاخود ئەو هۆشداری کە ئێران پێداون بە نەزەر ئەتیبا وەرەگرن بەشدارە بن و هەوڵەدەن بە کەمترین زەرەر لی دەرچن و هەوڵەدەن زۆرترین دەستکەوتیان لی دەستکەی کە پارتی دموکراتی کوردستان ئێستا هێزێکی کاریگەرە و هێزێکە کارتی زۆری بەدەستەوە و دەیە کارتەکانی لە پێکێنانی ئەم حکوومەتە بەکاربێنێت. باشە ئەیم ئۆکو پرسیینەوەتەکەمە بەستم چارەسەر دەکرێت پێدوایە باسی ئێمە کاتی خۆی شاندێکی سەربەخۆ چوینە زۆر لە برادرانی سەربەخۆی تیابوو حیزبەکانی تیابوو چوین لەگەڵ
ڕێی شیعی لە نەجەفوانە دانیشتنمان کرد هەموو ئەوانە ئەوەی کە سربەخۆن ئەوەی کە لە حیزبە سیاسەکان ئەوەی لە حەشدان هەمویان لەسەر ئەوە کۆکن کە بێ بڕیارەکانی دادگای فیدرالی ئیهمال نەکرێت جێبەجێکرێ لابد منه ئەبێ حیلێ شەرحێکی یاسایی بۆ بدۆزنەوە بۆی کە لی دەرچن ئەگینا جێبەجێکردنی ئەو بڕیارانە پێما بێ بۆ هەرێمی کوردستان زۆر قورسە بێت و توانای ئیدارەدانی هەرێمی کوردستان لە دوای ئەو بڕیارانە ئەگەر جێبەجێکرێ نابێت بۆ ئەبێ شتێکی بۆ بدۆزنەوانێت کە ئەگەر چارەسەریش نەکرێت تەجیل کرێت جێبەجێکردنەکانی باشە بە دو پرسیام لەسەر هەڵبژاردننی پەرلەمان ئەوەی کە زانیاری هەیە بەڕێزۆک ڕۆژنامووسێک باسی 6 مانگ ساڵێک دەکرێت تەمەنی پەرلەمان پێچ چەند درێژ بکرێتەوە؟ من پێما بێکێتی داوای زیاتری کردو لەوە بەڵام پارتی دموکراتی کوردستانوانە پێما بێ لەژێر ئەو زەختەی کە لەسەریانە چکە عیبێکی گەورەیە کە هەڵبژاردن دوا بکرێت بەو شێوەیە من پێما بێ ئەوەی پێ ناچێت بەڵام مۆعیدێکی دیاریکرا و من هیچ زانیارێکی وام لە بەردەستانیە. بەڵێ وەکو یەکێتی داوای ساڵێک زیاتریشی کردبوو تەمەنی پەرلەمان لەو مائیدە زیاتری کردو ینی یەکێتی زیاتر پێویستی بەکات بووە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرز کەمان ڕەوف نووسەر ڕۆژنامەنووس کە لەگەڵ مامی سوپاسی ئامادەبوونت دەکەین سوپاس بۆ ئەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە واتان لەگەڵ.